ڕووپاک ئەحمەد پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان یەکێکە لە پەرلەمانتارە چالاک و کاریگەرەکان کە وەک هەموو ئەندامانی فراکسیۆنەکەی ڕۆڵی گرنگی بینیوە لە ئاشکراکردنی دۆسیەکانی گەندەڵی و بە هەدەردانی پارە. لە بەرواری 22/11 ساڵی 2021 بەپێی مادەی 58 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پرسیاری ئاراستەی وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی کرد لەبارەی داهاتی وەزارەتی ئەوقاف و لەبارەی گەڕانەوەی پارەی مڵکە وەقفیەکان. ئەو کێشە و گیر و گرفتانەی ڕۆژانە ڕوبەڕووی هاوڵاتیان دەبێتەوە. وەزارەتی ئەوقاف لە بەرواری 30/11 ساڵی 2021 لە نووسراوێکیاندا ئەو پەرلەمانتاریان ئاگادار کردوتەوە کە لە ساڵی 2014ەوە بەهۆی قەیرانی داراییەوە خەرجکردنی داهاتی مڵکە وەقفیەکان وەستێنراوە. لە کاتێکدا داهاتی مڵکی وەقف هیچ پەیوەندیەکی بە قەیرانی داراییەوە نییە و خەرجیەکان پەیوەستن بە گەڕانەوە بۆ وەزارەت. وەزارەت وەڵامی منی داوەتەوە وەکو ڕوونکردنەوەیەک، منیش وەڵامی ڕوونکردنەوەکەی ئەوانم داوە. ئێستا سکاڵام لەسەر تۆمار کراوە و ئێمە هیچ کاتێک نەترساوین لە دادگا دەچینە بەردەم دادگا، بەڵام هیواخوازین دادگایەکی دادپەروەرانە بێ و بێلایەن بێ، چونکە بە بەڵگە قسەم کردووە و بە بەڵگە بە دوواداچوونم کردووە و بە واژووی خۆیان ئەوەی کە ئاماژەم پێ کردووە واژووی خۆیانیان لەسرە. من ئەو بەڵگانە دەخەمە بەردەستی دادگای بەڕێز و وەکو باسم کرد هیوادارم دادگا دادپەروەر بێت، چکە 100% ئێمە لەو سکاڵەیە کە دادگا دادپەروەر بێ دەیبینەوە. لە دوای وەڵامەکەی وەزارەتی ئەوقاف پەرلەمانتارەکەی کۆمەڵ دەڵێت نە ئیتیکی پەرلەمانتاری و ئەخلاقیاتی ئۆپۆزیسیۆنیشمان ڕێگەمان نادات ناوی هیچ کەسێک بزڕێنین، بەکاری باشیش دەڵێن باش و بەکاری خراپیش دەڵێن خراپ. لە هەمان کاتدا چاوپۆشی لە هیچ خراپەیەک ناکەین، ئامادەشین بۆ هەموو قوربانیدانێک. ئێمە هەر ئەخلاقی ئێمە وانییە کە ئێمە تەشهیر بە کەس بکەین یاخود ناوی کەس بزڕێنین. ئێمە لە سەرەتاوە ڕامانگەیاندووە کە ئۆپۆزیسیۆنێکی ئیجابین، بەکاری باش دەڵێن باش، بە خراپ دەڵێن خراپ، بەڵام چاوپۆشی لە هیچ خراپیەک ناکەین. و من ڕێ بە خۆم نادەم چاوپۆشی لە هیچ شتێک لە بەرامبەر هیچ شتێک بکەم، چونکە من پەرلەمانتارم، متمانەی خەڵکم وەرگرتووە و لە بەردەم ئەو پەرلەمانە من سوێندی یاسایم خواردووە. بۆ هیچ شتێک سوێندەکەی خۆم ناشتێنم، بۆ هیچ شتێک، ینی هەر لەم پەرێک بێتە ڕێم ئەمن ڕوبەڕووی دەبمەوە لە پێناوی کە سوێندەکەی خۆم نەشکێنم. فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان لە ماوەی خولی پێنجەمی پەرلەماندا چەندین پێشنیازی یاسایان بۆ بەرژەوەندی هاوڵاتیان پێشکەش کردووە، بەڵام دەسەڵات بەهۆی ئەوەی ئامانجی تەنها کۆکردنەوەی پارە و داهات بووە ئامادە نەبووە گوێیان لێ بگرێت. هاوکات ژمارەیەک دۆسیەی گەندەڵیان جوڵاندووە و دەسەڵات وەک پێویست بەدەم ئەو دۆسیانەوە نەهاتووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.